لە نێو سیستمێکی تا ڕادێک پیا و سالاری لە هەرێمی کوردستان سەدان وەزاران ژن و کچ توانیویانە لە سەرپێی خۆیان ڕابوەستن و بەڕووی هەموو ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانەدا بوەستنەوە کە ڕۆژانە دێتە بەردەم کارەکانیان. چیرۆکی کۆنڵەدانی ژنان وای کردووە لە هەرێمی کوردستان. ئێستا ژنان لە ترۆپکی باڵاترین دەسەڵاتەکانی هەرێم تا دەگاتە وەزیر، سەرۆکی دەستە و سەرۆکی شارەوانی و سەرۆکی زانکۆ و قایمقام و ئەندامی پەرلەمان و زۆرێک لە جومگە و پێگە گرنگەکاندا ببینرێن. ڕۆڵی ژنان لە چاو ساڵەکانی ڕابردوودا ڕێژەکە ڕێژێکی بەرچاوە لە بەشداریکردن، بەڵام بەرامبەر بە ڕێژە زۆرەکەی یعنی لە چاو ساڵانی پێشتر بەشداریکردنەکەی ژنان ئەوەندەش هەوڵەکانی تر هەن بۆ شکاندنی ژنان، بۆ ڕووخاندنی ژنان، بۆ پیشگیری نەکردنی ژنان لە ناوەندەکانی دەسەڵات و بڕیارداندا. هەرچەندە کەم نین ئەو ئاستەنگ و بربەستانەی کە لە بەردەم ژناندا دروست دەکرێت، بەڵام ژنان کۆڵیان نەداوە و بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ گەیشتن بە ئامانج و خەونەکانیان. ئێستا لە هەرێمی کوردستان ژنان و کچان بە پشبەستن بە تواناکانیان ڕۆڵێکی بەرچاو و کاریگەر دەبینن لە زۆربەی پایە و پێگە گرنگەکانی ژیان. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ناسنامەی بۆ خۆی بەرجەست کردووە کە یەکەم ژن لە حکوومەت، یەکەم ژن لە دەسەڵاتی دادوەری، یەکەم ژن لە پەرلەمان، یەکەم ژن لە ناو دەسەڵاتە جیاوازەکانە، یەکەم یاسا، یەکەم هەموار، هەمووی ئەوە مڵکیەتی نیشتیمانی کوردستان و هەڤاڵمان جەلال بوو. ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش ژنان توانیویانە بە هەوڵ و توانای خۆیان سەرجەم ڕێگرەکان و بربەستەکان بشکێنن. بەشداری کارای ژنان لە هەرێمی کوردستان لە بوارەکانی سیاست و حکومڕانی و کاری پەرلەمانی و ڕێکخراوەیی و تەنانەت بواری سەربازی و ئەمنی بەشێکە لە چیرۆکی سەرکەوتنی ژنان. ئەمڕۆ کە ئەبینین بەڕاستی ڕۆڵ و پێگەی ژن لە بوار لە هەموو بوارەکانە پێشکەوتنی باشێن بە تایبەتی لە بواری سەربازە بەدەین 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سیستمی کۆتا بۆ بەشداریکردنی ژنان لە کاری سیاسی و پەرلەمانی بەشێکی ترە لەو هەنگاوانەی کە لە ساڵانی ڕابردوودا خزمەتی بە بواری ژنان کردووە. لە هەرێمی کوردستان لەم ساڵانەی دوایدا ژنان لە زۆربەی جومگە و پایەگرنگەکاندا بەشدارێکی گرنگ و بەرچاویان هەیە، بەڵام ئەمە لە خواستی ژناندا نییە و ژنانی کوردستان دەیانەوێت لە داهاتوودا جێپی خۆیان لە نێو کۆمەلگا زیاتر قایم بکەن، تەنیا چاویان لەوە نەبێت بە هەوڵی پیاوان بە خەون و ئامانجەکانیان بگەن. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.